بەڵێ بەڕێزان سەبارەت بە ژینگەی هەرێمی کوردستان هەروە پرۆژە دابینکردنی وزەی نوێ بۆەوە لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەکەم بەڕێزیان لە نێو ستۆدیۆی کوردستانی 24 ناوەند لای ئێمە میوانە بەخێر بێ دکتۆر. هەر لە دەستپێک بە ئەوە لێپرسم ژینگەی هەرێمی کوردستان چۆنە؟ ژینگەیەکی دروستە لەبارە یاخود؟ بەڵێ بۆ قسەکردن لەسەر ژینگە ئەبێ بچینەوە سەر پێکێنەرەکانی وەختێک ئەڵێن ئاو، خاک، هەوا، ژاوەژاو، پیسبوونی هەستی بینین، مادە تشکاوەرەکان، چینی ئۆزۆن، هەموو ئەمانە پێکەوە ئەبێ بە پەلا سەرنجیان بین تا ئەو بڕیارە بین. لە پێناوی ئەوەی کە بڕیارێکی لەو جۆرە بین هەموو ئەو پێوانانی کە دەستەی ژینگە ڕۆژانە ئەنجامی ئەدا و دوجار دەیکا بە راپۆرت و ئاراستەیەکا بۆ ئەنجومەنی وەزیران، هەموو ئەوانە پێمان دەڵێن کە بارودۆخی ژینگەی هەرێمی کوردستان هەروەکو هەردوو ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی و FMI فنلەندی بەشێک لەو توێژینەوانەی کە 2 ساڵ لەگەڵ ئێمەیە ماندوو بوون و هەوڵیاندا گەشتنەوە ئەو دەرەنجامی کە ئەتوانین بڵێن بارودۆخی ژینگەی کوردستان بە شێوازێکی سەرەکی لە بارودۆخێکی مامناوەندە، واتە نە ئەتوانین بڵێن بارودۆخێکە پیس وەکو وڵاتانی چین، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، هەندستان، هەندێک لە وڵاتانی دیکەی ناوچەکە، نە ئەشتوانین بڵێن ئەو بارودۆخە چاکەیە، کەواتە ئەوەی کە لە ڕاستپاردەکانە بۆ ئێمە هاتووە لە ڕێ ئەو دوو ڕێکخراوە بیانیەوە ئاگادارمانەکاتەوە کە ئەبێت ئێمە هەنگاوەکانمان بەرە و باشترکردن بێ بۆ ئەوەی لەو ناوەندە بەرەو خراپتر نەچین. باشە سەبارەت بە ڕیسایکلین دەمەوێت پرسیارت لێ بکەم. پێم وابێت ڕیسایکلین وەکەوەی کە باسیشی لێوە دەکەن چاودێرانی ژینگەیی زۆر باش نییە لە هەرێمی کوردستاندا. ئێستا حکوومەت لەگەڵ ڕێکخراوێکی شاندێکی نەمساوی لە ڕێکەوتندایە بۆ چاکترکردنی ئەم بوارە. ئەمە چۆنە؟ ئەمە پێوەستە بە خاڵی دێم لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیەوە ڕێزدار سەرۆکی حکوومەت جەختی کردەوە بە ناونیشانێکی گەورە کە دەڵێ ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. لە 3 خاڵی سەرەکیدا بۆ ڕەوانەوەی ئەو مەترسیە ژینگەیانە خاڵێکی یەک لەو 3 خاڵە باز لە ڕیسایکل دەکات. ڕیسایکلین لە هەرێمی کوردستانە هۆکارەکەی چییە کە تا ماوەی ئێستاش سەری نەگرتووە؟ ئێمە پێویستیمان بە ئەزمموی وڵاتانیش کاتێک کە کۆمپانیەکان دێن گلەی ئەوەیان لە ئێمە هەیە لە کۆی ئەو 1000 تەن خاشاکەی کۆڕۆژانە لە هەرێمی کوردستان فڕێ دەدرێ و کۆ دەکرێتەوە دوجار نزیکەی لە 150 زیاتری بەرەو لە 160 بریتێ لە فرێدانی خواردن. ئەمە بەڕاستی جێگەی سەرسوڕمانە بۆ خۆشمان وەکو کەلتوری کوردەواری ناگونجێ خواردن فڕێ بدرێ وەکو کەلتوری ئاینیش ناکرێ ئێمە خۆراک فڕێ بین. بۆیە لە وڵاتان کاتی ڕیسایکلین سەر ئەگرێ و سەرکەوتوو دەبێ پرۆسەکە ئەوەیە کە بەشی زۆری بریتیە لە پلاستیک، لە شوشە، لە کاغەز، لە کانزا، بەڵام لە وڵاتی ئمە بەداخەوە نیوە زیاتری خۆراک. ئەمە تا چەند زەرری بە هەرێمی کوردستان گەیاندوو لە ڕووی ژینگەیەوە؟ بێگومان زەرەرەکە یەکجار زۆرە لەبەرچی لەبەرەوەی کە لە ڕاستیدا ئێمە گە تەماشاکەین لە ساڵی 2013 بەرنامێنێتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە دروشمی ئەوە بوو کە ئەبێ خۆراک وەکو خاشاک تەماشان نەکرێت. ئێمە بەڕاستی گرنگە لێرەدا ئاماژە بە خاڵێک بم کە هەر ئەم شاندە نەمساویەی کە خەڵکی ئێمە سەردانی ئەوەی کردووە ئەوانی سەردانی هەرێمیان کردووە لە حاڵەتی بەراوردکردنەکەیە قسەیەک دەڵێن کە ئێمە من تۆ خەڵکی ئێمە و مامۆستایانی ئاینی چەند ساڵە جەختی لەسەر دەکەنەوە کە ئێمە ئەبێ ڕێز لە یەکتر دەنین، ڕێز لە میوان دەنین، بەمانای ئەوە نییە ئێمە زیاد لە ژمارەی میوانەکانمان خواردن دروستکەین و دوجار فڕێ بین. هەر ئەوە زۆر گرنگە لە ڕووی کەلتوری کۆمەڵایەتیمانەوە فێری ئەوە بین کە بەڕاستی ئەو خواردنانەی لە هەر وڵاتێکی دیکەدا دروست دەکرێت زۆر 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 کەمترە لەو خواردنەی لەسەر سفرەی ماڵی کوردەواریە. لە ڕوویەکی دیکەشەوە لە ڕووی ئاینیشەوە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەفەرمێ خواردنی یەک کەس بەشی 2 کەس دەکا. بۆیە بەڕاستی ئەمە پێوەرێکە دەبێت هەر هەمومان لە ماڵی خۆمانە ئەم پێوەرە جێبەجێکەین، یعنی لە ڕووی ئاینیەوە حرامە، لە ڕووی زانستیشەوە تاوانە خۆراک فڕێ بدرێ لەگەڵ زبڵا و تێکەڵ بە خاشاک بکرێت. باشە چ بکرێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵک هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی زانستیەوە یانەوەی کە باست کرد لەم پێناوەدا چۆن خەڵک هۆشیار بکرێتەوە؟ پرۆژە چییە؟ بەڵێ پرۆژەکە ئەوەیە کە ئێستاکە بە پلەی یەکەم ئێمە پێویستیمان بەوە هەیە کە پرۆسی ڕیسایکلین دەست پێ بکەین. لێرە و لەوێ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکانە تا ڕادەیەک چۆتە پێش، بەڵام وەکو پرۆژەی بچووک. ئەم پرۆژەی کە ئێستاکە ئەنجومەنی وەزیران لە خەمێتی لە نێوان ئەو کۆمپانیایە و لەگەڵ وەزارەتی شارەوانی وەکو لایەنی جێبەجێکار ئەم پرۆژەیە ئەنجامەدەن بۆ ئێمە گرنگەکەی لەوێەوە دەردەکەوێت کە دوجار ئێمەش وەکو وڵاتانی ئەسکەندەناڤی وەکو وڵاتانی ئەوروپی بۆمان دەردەکەوێت خاشاک، خۆڵ، زبڵ یەکسانە بە پارە، واتە ئەچینە هەنگاوێکی تر بەهاتنی یا بە بەسەرکەوتنی ئەم پرۆژەیە لە نێوان وەزارەتی شارەوانی و کۆمپانیای ناوبراودا ئەگەینە ئەو حاڵەتی کە لە سەرچاوەوە
مادەکان جا بکرێتەوە لە سەرچاوە مادەکان جا بکرێتەوە اینجا دوجار مامەڵی لەگەڵا بکرێت و ڕیسایکل بکرێتەوە بۆ ئەوەی لە ڕاستیدا ئێمە مادەیەکی خام تۆ بینی ئێستاکە کارتۆن لە وڵاتی ئێمە بۆ 2 دقە لەبەر دەرگادا منرێ دەبرێ بچکە دروست دەکرێتەوە تۆ دەبینی ئاسنووشیش جاران فرێدەدرا ئێستا دەست ناکەوێت لە ناوچەکانی ترەوە دەهێن ئەمە لە ڕووی کاتەوە تا چەند پێویستی بەم کاتەیە پێویستی بە ئامادەکاریەکی زۆر نییە نەخێر ئەتوانین بڵێن ئێمە لە ڕووی هۆشیاریەوە ئەتوانین بڵێن تاکی کورد بە هۆکارەکانی ڕاگەیاندن لە ڕێگەی مامۆستایانی ئاینی ئەم باسی زۆر بۆ کراوە ماوەتەوە سەر هەنگاوی کردداری ئەم هەنگاوەیە کە ئێستاکە حکوومەت هێرێم لە ڕێگەی وەزارەتی شارەوانی بەنیازی جێبەجێکردنی باشە باسی وزەی نوێبووەوە دەکرێت ینی وزەی نوێبووەوە چییە؟ بەڵێ هەمووکە و زاراوەی کە ئێستا زۆر باوە باس دەکرێت لەسەر زەمیدیاکان و لە نێو شەقام و خەڵک باسێکی ئەم وزەیە بکەیت وە چۆن دەتوانێت سوودی لێوەربگرێت بەڵێ ڕاست ئێمەدا لە سروشدا خۆی گەورە وزەی زۆری پێبەخشیوین کە خۆی لە خۆیدا خۆی نوێ دەکاتەوە ئێمە دەستمان لە دروستکردنیدا نییە یەکێ لەوانە ئەمانە بەگشتی پێیان دەوترێت سەرچاوی وزە نوێ بووەوەکان لە هەمان کاتدا توانین بڵێ سەرچاوی وزەی خاوێن کە بەشێکیان بریتە لە بەکارهێنانی تیشکی ڕۆژ ئەویتریان بریتە لە فێرماڵ بەمانای گەرمی گۆی زەوی ئەوی دیکان بریتە لە هایدرۆ مانای بەکارهێنانی ئاوە ئەویتریشان بریتە لە ویند کە بریتە لە ڕەشەبا و بریتە لە با ئەم چوارە بە شێوازێکی سەرەکی ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین سوودی لێوەرگین بە پلەی یەکەم تیشکی ڕۆژ چونکە ئێمە بە درێژایی ڕۆژەکانی ساڵ ڕۆژانێکی زۆر تیشکی ڕۆژمان هەیە ئەمڕۆ خۆشببختانە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕێگەی کابینەی نۆ و کارنامەی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کەوتونەتە سەر نەخشەی جیهان لە بواری بەڕەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا چۆن ئەوەش کە ئێمە لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق بە ئامادەبوونی UNDP کاری ئەومان کردو کە ئێمە لەگەڵ عێراقا لە نێو ڕێکەوتنامەی پاریسین لە مانجی نۆی ساڵی 2020ەوە ئێمە بەڵگەنامەی پشکداری نیشتیمانەکانمان پێشکەش کردووە ئێمە گوتومانە ئێمە و عێراق لە زاخۆ هەتاوە کوفاو دەتوانین لە ماوەی 10 ساڵی داهاتوودا نزیکەی 12 گێگا نەک مێگا 12 گێگاوات کارەبا بەرهەم بێنین لە سەرچاوی وزەی خاوێن جا ئەمە بۆ ماوەی 10 ساڵە کەواتە پرۆژەکە خۆی لە خۆیدا ئێستا لە هەرێمی کوردستان دەستی پێکردۆ پارتنەری یان بڵێم شەریک هاوبەشی سەرەکی دەستەی ژینگە لەم کارە وەزارەتی کارەبای حکوومەت هەرێمی کوردستانە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە 1/12/2021ەوە کە کەوتۆتە بواری کارکردنەوە 25 کارەبای هەرێمی کوردستان لە سەرچاوی وزەی خاوێنەوە ئێستاکە بەرهەم وزەی خاوێن تەنیا تیشی ڕۆژ دەگرێتەوە یاخود چی دیکە ناگۆکو گوتم با لە هەمان کاتدا گەرمی لە هەمان کاتیشدا ئەو ئێمە تا چەند دەتوانین وەکو هەرێمی کوردستان ئەوەی کە باس شتکە عراق بە شێوەیەکی گشتی لە خزمەت ئەمەدا بین لە خزمەت با بڵێن گەلی خۆی دابێت ئەم وڵاتە بە بەکارهێنانی وزەی نوێ بووەوە بەڵێ بە پلەی یەکەم گوتم ئێمە تیشکی ڕۆژمان هەیە ئێستاکە کار لەسەر ئەوە دەکرێت با بڵێم وەزارەتی دارایی عێراق لە ڕێگەی بانکی ناوەندیشەوە ئێستاکە قرز دەدەن بە هاوڵاتی قرزێک دەدەن بە هاوڵاتی بۆ هەر کەسێک کە بیاوێت لە ڕوبەری 22 مەتری چوارگۆشەدا بێوێت 3 تا 4 ئەمپێر کارەبای دەست بکەوێت دەتوانێت قەرزێک وەرگێ بە 10 ملیۆن دینار لە ماوەی 40 مانگە پارەکە باتەوە بە حکوومەت بەو مەرجەی کە ئەوەی بۆ دانانی سیستەمی وزەی خۆر بێ لەسەر ماڵەکانی هەر ئەمەیەکە ئێستاکەش وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان یەکەیەک یا بڵێن بەڕێوەبەرایەتیەکی لە نێو وەزارەتەکەدا کردوێتەوە بەناوی بەڕێوەبەرایەتی وزە نوێبووەکان کە هەمان کار ئەنجام دەدەن. بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە زۆر سپاس.